بڵێ ئەو نەخۆشخانەیە خۆتوان برم سنتەرێکی تایبەتە بە چادری چارەسەری توژوانی نەخۆشی کۆڕۆنا کە بەداخەوە تاکو ئێستامان ناچار بووین ئەو نەخۆشخانەی کە پێویستیان بە خاوەندن بوو لە نەخۆشخانەکان ناچار بوون ڕاوەنەی نەخۆشخانەکانی هەولێر بکرێن بەڵام توان برم ئەو خۆشبەختانە کە ئەو سنتەرە کرایەوە لە بەیانی شەڕاتوانین نەخۆش وەربگرین و ژمارەیەک لەو نەخۆشانەی کە پێویستیان بە چارەسەر و چاودێری هەمویان ناچووکە تا ئێستاش ناتوانین حاڵەتە زۆر توندەکان یاخوتوانێت پێویستیان بە بەشی چادوێری چڕە وەریان بگرین تەنها ئەوانەیە کە لە ماوناوەندی بۆ توند نیشانیان هەیە توانین چارەسەریان بۆ بکەین سەبارەت بە ڕێژەی توژبوون تا ئێستا زیاتر لە 1700 و تۆن برم زیاتر هاوڕاتیش توش بووە و نەخۆشی کۆڕۆنا کە خۆشبەختانە توان برم ژمارەیەکیان نیشانیان نییە یاخود کەم نیشانیان هەیە ژمارەیەکیان پێویستیان بۆ ئۆکسیجین و چارەسەر بووە ژماری مردوانیش تا ئێستا نزیکی 30 هاوڕاتی بەداخەوە کۆچی دوای کردو بۆی نەخۆشی توژبوون و نەخۆشی کۆڕۆنا دوای هەوڵوماندیبوونێکی زۆری بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران کە ئێمە سەرەت نەخۆشەکانمان دەگواستەوە هەولێر بەڵام خۆشبەختانە کە ئەم سەنتەرە کرایەوە لەمە دوان نەخۆش لێرە وەردەگیرێت و چارەسەر دەکرێتن کە بەدابینکردنی نزیکەی 70 قەلوێرە بێدی لێیە و ئێمە سەرەتاکەی دەتوانین نزیکەی 30 تا 40 نەخۆش وەربگرین و بە جوانی پێشوازی لە نەخۆشەکان بکەین وەروە چارەسەریان بکەین بەدابینکردنی ئۆکسیجین و هەروە ئەگەر هات و حاڵەتەکەشی باری تەندروستی ناجێگیرتر بێ ئێمە جیهازی سیپاپیشمان هەیە و بە هەموو پێداویستیەکانی وەکو دەرمان و عیلاج ئەوانەش چارەسەر دەکرێن.